خۆی مەرجەکانی حکوومەتی کاتی سووریا بریتی بوو لە سێ مەسەلە. یەکەم نەمانی خۆسەری، دووەم نەمانی قەسەدە، سێم نەمانی شتێک بە ناوی دانپێنانی ناچاری. هەرسێکی لەم ڕێکەوتنەدا بەدی هاتووە. یەکەمان قەسەدە ئەمێنێتەوە، هێزەکانی سووریای دیموکرات ئەمێننەوە لە چوارچێوەی جێیشی سووریایە بە فیرقە و لیوا تەشکیلە بن. دووهەمین خۆبەڕێوەبەرێتی زاتی لە حەسەکە و لە کۆبانێ و لە قامیشلی ئەمێنێتەوە. سێهەم ئێمە حکوومەتی سووریای کاتی کورد، حکوومەتی سووریای کاتی ناچار کرد کە ڕێکەوتن بکە دوای تێکشکاندنی چەندین ئاگربەست. بەڵام لەم مەسەلەیە یەکشت زۆر گرنگە، ئەویش زەمان نییە ئەو ڕێکەوتنانە بچنە بواری جێبەجێکردنەوە. بۆیە خەباتی ئێمە بەرخودانی ئێمە بەردەوامە بێ و پێشم وایە هێزەکانی ڕۆژاوای کوردستان ئەوەندە ئازایی و ئەوەندەیش ئەزمونیان هەیە کە بتوانن خۆیان بپارێزن و ئەم ڕێکەوتنە مەترسی لەسرە. بەڵام ئەگەر جێبەجێ بێکارێکی باشە، جێبەجێ نەبێ حکوومەتی کاتی سووریا قازانج ناکە. بەرژەوەندی هەموو لایەک لە ئاسایش و ئارامی و ئیستقرارایە. ئەگەر ئیستقرار بێتە دی ئەتوانرێ هەموو کۆدەنگێکی زۆر بۆ گەشەکردنی سووریا مەسەلەی ئاشبوونەوەی گشتی بێتەکایەوە. بەڵام ئەگەر ئەوە نەبێ بەدڵنیاییەوە ئەو هێزە ڕێک نەخراوەی کە ئێستا دیمەشق بەڕێوە بە ئایندەی باش نابێت، چونکە لەو لاوە ئیسرائیل، لەم لاوە تورکیا، شوێنی تری کەندا و فشارەکەن سووریا بەکار بێنن لە شوێنێکە ئەتەقێتەوە. ئەو کاتە حکوومەتی کاتی سووریا ناتوانێت کێشەکەڵەکە بۆکانی چارەسەر بکە. کورد لە سووریا عاملی چارەسەرە، فاکتەری چارەسەرە، نەک فاکتەری شەڕ. کورد لە سووریا هێزە بۆ حکوومەتی سووریا. ئەگەر بێت و بتوانن سوود لە هێزی کورد و کوردستان وەربگرن. ئێمە پشتیوانی گەلی خۆمانی لە ڕۆژاوە، تاکید ئەوە خەڵکی گەرمیان، ئەوە هەموو خەڵکی باشووری کوردستان نەخێڵ، ئەوە هەموو کورد لە هەموو دنیاە پشتیوانی ئەزمموی ڕۆژاوای کوردستانین بە خوێن، بە گیان، بە پشتیوانی مەدەنی، بە پشتیوانی سیاسی، پشت بەخوای گەورە. چونکە لەم مەسەلەیەدا زوڵمێکی گەورە ئەکەن دەرحەق بە ئێمەوە، بە ناوی دینەوە، بە ناوی نەتەوەوە، بە ناوی خاکەوە. هەموو ئەوانە دژایەتی ئێمەن. دژایەتیکردنی کورد و کوردستان دژایەتیکردنی مێژووی ئیسلامە. دژایەتیکردنی کورد و ئیسلام، کورد و کوردستان دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە. ئەبێ ئەم حقەتەمان لەبیر نەچێت. گەلی کورد گەلێکی موسڵمانە، هەموو واجباتەکانی ئاینی خۆی لە تاریخەوە بۆ ئێستا بەجێهێناوە. بۆیە هیوادارین هیچ لایەک ئەم بابەتە لێرە و لەوێ دەنگۆیەک هەبێ بەلاڕێیدا نەبات، چونکە گەلی ئێمە لە تاریخی ئیسلامە، لە ڕێزگرتن لە مزگەوت، لە قورئانی پیرۆز ئێمە علامەی گەورە گەورەمان هەیە. ئەوەی دەرحەق بە گەلی کورد ئەکرێ لە ڕۆژاوای کوردستان، گوناحە دەرحەق بە سەلاحەدینی ئەیوبی ئەکرێ، بە منەورە گەورەکانی کورد ئەکرێ لە دیمەشقەوە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بۆ هەموو ئەو زانا و فقه و عالمانە ئەکرێ کە نەخشی گەوریان هەیە لە بنیادنانی ناوی ئیسلامدا. بۆیە پێویستەکە ئێوەش لە ڕاستیدا زۆر تەرکیزکەنە سەر ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە. ئەو ڕێکەوتنە بۆ ئێستا زۆر زۆر باشە. گرنگ ئەوەیە دوای ململانێ و تەحەدیاتێکی زۆر کە هێزی ئیقلیمیش لە پشتی حکوومەتی کاتی سووریا بوو نەیانتوانی کورد بخەن. کورد تا چەند فشارێک بوو بۆی کام ڕێکەوتنە بکرێت لە ئەمریکا، لە ئەوروپا، لە هەموو وڵاتانی دنیا ئەم فشارە شوێنی خۆی گرتووە و ئەم فشارە بەردەوامە بێ. ئەمڕۆ کورد بەو زوڵمەی کە ئەوان کردیان ئێمە چوونێتە خۆناغێکی تری مەسەلەی نیشتیمان سازی و نەتەوە سازی. ئەوەی لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا ڕوویداوە لەلایەن حکوومەتی کاتی سووریا و ئەو گروپانەی ترەوە بە پێی قانونی دەولی کۆمەڵکوژیە، جەنۆسایدە. دوای خۆناغێکی تر ئەم بابەتانە باشتر قسەی لەسەرەکرێەوە بێتە دۆسیە بەرامبەر بە حکوومەتی کاتی سووریا.